لەم ڕۆژەیە ساڵی نوێ نەورۆز لە هەموو کوردێکی بەشەرەف لە کوردستان پیرۆزەکەم هەروەها لێرەوە سڵاوی خۆم بۆ هەر چوار پارچەکەی کوردستان ئەگەێنم و پیرۆزبایی جەژنی نەورۆزیان لێ ئەەکەم هیوادارم ئینشەڵڵا ئەم نەورۆزە ئەم جەژنە ببێ بەمای خێر و خۆشی بۆ هەر چوار پارچەکەی کوردستان. هەموو ساڵێ دێنە گردی مامایارە لێرە ئاهەنگ دەگێڕن دێنە ئێرەوە چینە شوێنی تر بەپێی نەورۆزەکان. دوایە تا چەند گرنگە ئەم یادانە بکرێتەوە بۆ پاراستنی مۆرکی کوردی؟ ڕاستی یادکردنەوەی ئەم بۆنەیە کە تایبەتە بە گەلی کورد زۆر پێویستیە پیرۆز بکرێ بەرز ڕابگیرێ و خەڵک بێت بەشداری بکە چکە ئەم بۆنەیە پەیوەستە بە کللتور پەیوەستە بە نەتەوەی گەلی کورد پەیوەستە بە ئەو عادەت و تەقالیدە جوانەوەی کە لە دێر زەمانەوە لە باو باپیرانەوە بۆمان ماوەتەوە کە بەشێکە لە میراتی نەتەوەکەمان بۆیە پێویستە بەشداری بکەین و بین لێرە نەورۆز بکەین لەگەڵ ئەو خەڵکە. وەکو کوردێک تا چەند شانازی بە نەتەوەکی خۆتەوە دەکەیت بە کللتوری نەتەوەی خۆتەوە دەکەیت؟ هەتا سەر ئێسقانم شانازیەکەم کە کوردم خاکی خۆمم خۆشەوێ نەورۆزم خۆشەوێ گەلی کوردم خۆشەوێ